به نام خدای بخشنده مهربان حمد و پسندان جو خدا ربه صلات و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحاب و اتباع و توان به حتی رجا قیامته تماشاوانن هجا د برنامه نو یا چاندا کردی یا عشیرن ما ام لکردستان عراق یعنی یا باشور لپایتخت کردستانی لباجار هولیر لگند ملا عمر ام لپیشبری ونه ایرو د برنامه خود عشیر کردستانی هری گرینگ انشاءالله به سروک عشیر ره امی روبرو هف بیوینه بکن و امی ده دربار عشیره ده آگاهین ده دربار عشیره ده امی پیشکشیوه بکن ام نها میوان شیخ حبیب شیخ شیمه هارونن شیخ حبیب سروک عشیرتان هناری آیه عشیرک بریک و پیک عشیرک گرینگ ترین یه هرما کردستانه یا ام لدیوان خانه ملا عمرن وکی هندبینن جواتک خوش جواتک گش هیا انشاءالله کلی کده امی و جوات بوا بدنا داناسین دیوان خانه ملا عمر ده هر ایوار اف جوات دگره جوات حتی درنگ شوی دگره وکی عادت گلی کردی بری یه اودا یه دیوان خانه براستی جی جواکک بریک و پیک جواکک گش جواکک خوش هیا کمبونه مقام لدیوان خانه ملا عمر یا عشیرتان هناریانه لتنشت من یا چپه سروک عشیرتان هناریا شیخ حبیب شیخ شیمه هارون هیا امی بزی ورن سروی شیخ امی مالاو آوا خدا جو رازی به و دریه خواه یه گنده خواه یه دیوان خانه خواه جمرا وکر ام سپاسدارن بوی اف معزوبانتی آوا خدا جو رازی به لسر ناو نونرو خواتکاری همو تلویزیون ام سپاسی خو پیشکشی جناب واتکن زور بخیر بین خدا جو رازی لسر سران ما داوالی برتن تالی لکن لبر اوی فتره چی زوره بهوی او چه او منطقه شری داعشی تقریبا اوليجي سالك اما دامان نابو لقد زنابتان دابنيشين بله اويش بهوي شهيد بوني تند لاوشي عشيرتي ما براسي نمانتان لقلتان دانشين استاج بخير بين دستر خدا جو رازی به او ديوخانه حمو كردانه حمو یا همو کردای دیوان خانه بخدی به انشالله و هر دائم بدومه اف جوات اف جماعات اف محبات اف خوشی ان شاء الله شانازی انشالله بدومه هر ان شاء الله دائم دبي وامش لبابو بابير مان لبو مايتو بيك وجيان بله بيك وجيان بله وليبردي بله اما او ديوخانه يعني او هال هواي نهاتيه او ديوخانه كدروز بوا پیاوی معقول و خاندان چەند سەد ساڵە دایان ناوە و خزمەتی دەکەن و خزمەتی خەرچی خۆیان لێ دەکەن. ئیش و فیشەی دیوەخان مەدرسەیەکە لە بۆ تعلیمی ئاداب و ئەخلاق. ئەوە سەرچەکەیە لە ناوە خۆمان. وەچی دیش سڵح لە بینی خەڵق. ئێمە ئیش و کارمان ئەوەیە نێلین کێشە ڕوو بداتون هاریکار بین لەگەر یاسا بۆ کەمکردنی کێشەکانی ناو کۆمەلگا. الحەمدلله حتا ئێستا سەرکەوتوو بووینە و خەڵک لەگەر ئەو دیوەخانە زۆر هاریکارە و شانازیش بە خەرچی خۆمانەوە دەکەین ئێمەش خۆمان بە خزمەتکاری خەرچی خۆمانەدانا بەس عشیرەتی هەنارەینا عشیرەتی هەر چار پارچەی کوردستان یا خۆ بە خێربێن تۆ ستافەکەت بەخێر بێن یعنی شێخ ئێمە دیوانخانە لەگۆڕ ئەسفێر بووم ji bilî dîwanxane mêvanxane ye ciye şanaziyê dadgeh jî boy sulhê xalqiyê wekî dadgehekê jî ev xwe kevne şopiyeke Kurda ye
هی بردوام الهرما کردستان خدا رکبا درێژ بکە ئینشاءله شێخم ئەز خوازم bi kurtahî hûn bi temaşevanê me xwe bidin danasîn gerçî min nav û bernavê we pêşkêş kir lê hûn xwe bidine danasî fermû ئەمە براگزکەتان حەبیبی شێخ شێمە هاڕوونی هەنارەی سەرۆک عەشیرەتی هەنارەیی لە هەرێمی کوردستان هەنارە ئەسڵی کەلیمەی هەنارەیان پیتی هەنارە لەوە هاتیە لە هەنار ئەو هەنارێک کە دەخورێ یعنیش هەنارێ هات لە هەنارە ڕاهاتێ بەڵێ 850 ساڵ پێشی ئێستا باپیرانی مە لە سروجی لە کوردستانی تورکیا باپیرە گەورەیمە بەناو شێخ عەبدوڕەحمان شێخی دووگردی بووە شێخی تەریقەت نەبووە چییە دووگردی دووگرد مەبەستمە بەرماڵ ئەوەی کە نوێژی لەسەر دەکەن یعنی نە سەیدا ئەولادی پێغەمبەریە نە شێخی تەریقەشە تەریقەی نەبووە بەس شێخێک بە بە دووگردی و بە قورئان خوێندن و بە عیبادەتی خوای گەیشتە پایەکی ئەوها کەوا دوعای قبول بە لای خوا دوعای لەسەر هەنار کردیا لە هەر چار فەسڵی ساڵ هیچیان کردویان بە ئاوەکە دوعای لەسەر هەنار کردیا دایتیانە نەخۆش یان هاتینە لۆ نەخۆشیان بردیا بە ئیزنی خوای نەخۆش چابوویتەوە و ئیلا دەردی ئەجەلێ دەردی ئەجەلێ هیچ دەرمانی نییە دەرمان نییە ڕاستە ئەو ناسەی پێبەخشرایە پێیانگوتێ شێخی هەنارە ئەسڵی خۆمان لە سروجی هاتینە پایتەختێ هەناریە سروجینە باکوڕینە بەهدینینە بەڵێ بەێ ئێستاش ئێمە لەگەر ئەو عەشیرەتانی دەوروبەری خۆمانەوە ئەو عەشیرەتانی عێراق علاقات و پەیوەندێکی زۆر پتەومان هەیە و زۆر برایەتیە هەمومان هاریکارین لە چارەسەری کێشەی ناو خانەوادەکان کە ڕوو دەدا یعنی ئێستا لە بەسڕای ئەگەر کێشەک ڕوو بدە بە تەلەفۆن تەکلیفی برا گەورەی ئەوێن دەکەن شێخی عەشیرەتێکی یان ئاغایەکی تەکلیفی دەکە لە باتیمە ئەو چارەسەری دەکەلەوێ یان ئەگەر لێرە ڕوودەیان لێ ڕوودە ئەمە دەچینیان ئەوان دێن لێرە ئەوە فیشەی دیوەخانە بەس وەکو عەشیرەت ئەنواعی تێدایە لە زەراعەتی ڕاتێدایە ئێستا ئەمە لێرە لە گوندی هەمانە لەو گوندانە زەراعەت دەکەن زەراعەتی گەرم و جۆ سەرەکیە نۆک و نیسک و ئەوجا پاقلە ئەو شتانە دەیکەن زۆریش باخچیان هەیە ئەمە پێ دەرێن باخچیان باخچەی مێوەجات ئەمش دەڵێن ئەوانە دەچینن بەڵێ هەمیان سەرقاڵن بە زەراعەت ئەویدیش زۆری لە سەناعە و زۆریشمان مۆزەفمان هەیە دکتۆرمان هەیە مامۆستامان هەیە سیاسەتمەدارمان تێدایە پێشمەرگەمان زۆرە یعنی هەمووش لە خزمەتی ئەو نیشتیمانەدانە بەڕاستی بە دیوەخانەوە بە هاوڵاتیەوە بە کوڕی عەشیرەتەوە هەمومان ئەمە لە خزمەتی نیشتیمانی خۆمان داینە یعنی عەشیرەک بنگە هاوێ دەولەمەندە الحەمدلله وەگۆ ناوێ me yê عەشیرê ji hinar hatiye we behsa şeh kir go ser hinarê dixwand û paşê boî şîfayê naxoş şîfa didîtin hûn ê hinara me jî dinavşevî înşallah gerçî ne mewsîma hinara hîn derneketine bes înşallah rojeke me lêrê hinar bixwin înşallah belê şêxê me gundê we Mela Umer yani xwe bi hewlêr vegirê daye hûn dikarin hebek behsî gund bikin Mela Umer gundeka lê gundekani henareyan طبعا لە دەوروبەری مەلامەر دە دوازدە گوندمان هەیە هەمووی ئەغرەبی دانیشتوەکانی هەنارەیینە بەس ئێستا لە مەلامەر بووتە شارەدەیەکی گەورە یعنی تقریبا 6-7 نەوە عەشیرەت تێدا بەڕاستی ناتانم قاسی ناوچەیەکە ئەری ناوێ گوندە بەس قاسی ناوچەیە خۆی ناوی مەلا ئۆمەرە سەر بە قەزای دەشتی هەولێرە پێشی برێن ساری ینی پێشی نەوهەتەکان سەر بە قەزای ناحیە عەنکاوا بوو قەزای مەرکەز بەس ئێستا تەتەوری کردە گەورە بووە سەر بە قەزای دەشتی هەولێرە خەرکەکەی هەمووی دانیشتە بە ئارامی و بە خۆشی و پێکەوە ژیانێکی زۆر خۆشیان هەیە الحەمدلله وە شکر ئەوە ژیانەکەی بەسەرەوە دەبین و کوردستان ئاوەدانە و ئارامە ئەوەش مای خۆشحاڵی ئێمەیە بەڕاستی
ڕۆژگارێک ئەمە لێرە نەماندەتانی حتا لێرە لۆ مرکزی هەولێرە تقریبان 15 کیلومترە نەماندەتانی ئیلا ئەگەر زۆر حالەتی دەبا بە پێیان بڕ نەمانتانی بە سیاران یان بە عربەی ئەنگۆ دەرێنێت بچینە هەولێرێ وەزعەکە زۆر ناڕێک بوو الحەمدولله ئێستا کوردستان زۆر ئارامە دەتەوێت بچێت سلێمانی ئێستا بڕۆ دەتەوێت بچی حەلەبچێ ئێستا بڕۆ تێ بچێت دهۆچی ئێستا بڕۆ ئارامیەکی زۆر خۆشمان هەیە و حکوومەت ئێمە زۆر هاریکارە لە بنیادنانی کوردستان بەڕاستی ڕێ و بان و بینا و ئەوانە ئێمەش وەکو هاوڵاتی دڵخۆشین بۆ حکومڕانی و بۆ حکوومەتی ئێستا کە بنیادنانی کوردستان دەکات. بله محلاوەژی بمەلا عمەر گرێدایە ینی چەند ماڵە محلاوە هەو ماڵێوەنە ینی بەس هەنارەی تقریبا خزمێوەنە بەس ئەوەی هەنارەی بی تقریبا ئێستا 250 ماڵی تێدایە بەس ئەوە لەو گوندەی ماشاءالله گەورەیە ئەوە شارە دێ ئێستا ئێستا من جەماعەتی سەکەنی تێدایە وەختی خۆی حکوومەت هینایە ئێرانە 500 خانیان لە بۆکردن ئێستا زیادی کردی یعنی ئێستا تەعدادتانم برێم 4-5 عائلەی تێدایان خێزان گەلە گەورەیە ئێستا مەلا عومەر بوویتە شارە دێ شارەوانی خۆی هەیە و شارەوانی سەر بە خۆی هەیە و لە خزمەتدانا و شارەوانێ زۆر بۆ ئەوەمان ئێستا مەلا عومەر 8 مزگەفتی تێدایە یعنی گە شارێکی گەورە نەبی ینی 8 مزگەفت واتێگەمە بەس یەک مزگەفتیان خۆتبەی لێ ناکرێت دێ خۆتبەی لێ دەکرێت ئەسڵەن هەجێشی نابێتن ئەتۆ خاستنەوەکی نوێژی جمعان دەکرێت لە دەرێ خەرک دادەنیشی زۆر ئیزدیحامە بڵێ شێخم دیرۆکە هەناریاش خۆ بۆ پێشیێمە باخبی سروچ هاتنە ڕاستاخۆش وێرێ هاتنە وێر ئەمە 850 ساڵ باپیرە گەورەیمە لەوێن دەر لە سوروجی ژایە بە هۆکاری سیاسەتی ئەو سەردەمی هاتینە لە حەریر و باتاسێ نیشتە جێبووینە یەکەم گوندی هەنارەی بەێ یەکەم گوندی هەنارەی ئێستا حالیان ژیانی تێدایە لە باتاسەیە باسات هەر لەگەر هەریریەکە ئێستا پایتەختیمە باتاس و هەنا حەریر بووە پشتی هەنجی میرنشینی سۆرانی یەکەمیانێ دروست کردیا لە سەردەمی سلێمان بەگ و خانزادە خاتوونی پشتی هەنجی بە فترەیەکی تقریبان 300 ساڵ ئەو میرنشینە نەمایە تێکتووە تەبان هەموو هۆکاری سیاسی بووە ناوێشتەوە کورد سەر بە خۆبیتن میرنشینی دووەم دروست کرا لە سەردەستی میر محەممەد و مستەفا بەجی باوچی کوڕی ئۆغز بەجی ئەوانە تقریبا 6 برابوونە برا گەورەکیان هەبووە ناوی تەمەرخانی گەورە بە وەخت ئەوانەی ئێرانەیە هەموونەوەی تەمەرخانی گەورەنە ینی پاش ئەوانی لە ئێرانە دانیشتنە تقریبا 36 گوند بە مەڵک هەمویان ئەنارەینە لکیان شاری لە منطقەی تەرگەوەڕ و مەرگەوەڕ و سۆمە و برادۆست لەو منطقانن تقریبا لە 6 گوند و جوودیان هەیە هەنارەی گەلەکن لەوێن دەریش لێرەش لە کوردستانی خۆمان لە دۆچی هەنا لە زاخۆی هەنا لە شار و شارسکان هەنا لە منطقەی سلێمانی هەنا هەر گوندیان هەیە لە چەمچەماڵ دوو گوندیان هەیە بەناو گوندی هەنارە لێرەش 4-5 گوند هەیە لەو منطقەی برێن بەناو گوندی هەنارە ئێستا لە منطقەی دینارتەی لە ناو عاشیرەتی زێباری گوندی هەنارێ لەوێن دەریش هەیە ڕۆژگارێک لەوێن دەر عینەن ئەو هەنارە 8 مزگەفتی هەبووە ینی زۆر ئەنگەلەکن هەمووش پەیوەندیمان بەیەکۆیە هاتوچۆمان هەیە و علااقەتێکی باشمان هەیە لە هەموو کۆڕ و کۆڕبەندەکان وجودیان هەیە و ئەمەش وجودمان لەگەرەوان هەیە شێخم دەدی معلومەوەیژی عشیر یێ بلندە ینی یێ ژۆرە بنەماڵێوان هەنە دە هەناریە دە چەند بنەماڵ هەنە بنگەها هەناریە بەێ ئەمە بە منتەقا هەنە بنەماڵ بە بنەماڵە یعنی لە منتەقەی خۆمان ئێرە 3-4 بنەماڵی سەرەکی هەنە بەس ئەمە ئەوانە تیرە نینە چکە تیرەی هەنارەیان ڕئیسەکەیان دوو تیرەیە دوو تێ شێخزادە و بەگزادە شێخزادە و بەگزادن ئەوە تیرە ڕئیسینە ئەوی دیش گەڕانەوە بنەماڵە ئێستا
هەنا ئێستا تقریبا بوونە عشیرەت پێیان دەرێن زێت بەجی بله بخۆی ئەسڵی زێت بەجی نەوەی میرەکانی سۆرانن بله ئەوجا هەمویان هەدەگەڕێنەوە برێن دەبنەوە یەک ئەوە مەثلەن لێرە ئەستا هەمکە لە کوردستان هەتمان بەرێ برای ماغی براغیمان هەیە بله ئەوانە مەشهورین ناو تاریخ ناویان هاتیە هایتمان بەرێ سەمەداغامان هەیە بەرێ حاجی مەحمودمان هەیە ئەنی بەرێ قازیمان هەیە یعنی زۆرن ئەوانە پێیان دەرێن بەرەباب بله شخوا سەرۆکی قاریزماتیک جەنابەوە هێناری بەێ ئەمە خزمەتکاری هەموو هەنارەیانە بەرێ بله تەماشەوانên hêja em li Kurdistana Başûr li gundê Mela Umer bi serok û pêşkêşê eşîra henariya bi Şêx Hebîb Birêz Şêx Hebîb re em hevpeyvînê derheqê eşîra wî de dikin wekî hûn dibînin civatek xweş û geş heye bi rastî bes me pirs kir me got di eşîrê de axayê eşîrê hene li gel me Kurdistana Başûr em dibêjine em delên dengbêj yewet bên heyranbêj me pirs kir me got me ev eşîra hexwast mezin hexwast gewre dengbêjê wê gotin heme Mam Necat e gerçî gotin hene bes lêrê Mam Necat hazir e em hez dikin Mam Necat ji me re heyranekê bêj cavê wan neşe xwedî jî razî be چند سال هون وی کاری کن مام نجات والله كاري من هلو خوما لو اوين يعني بله لو خوما لو هەلو عشیرەت گەری خۆمانە بله بله انا دائما من اويش لسر چون دبیجن سر اوینه لسر والله لسر همش تكفي همو تشتكي ما شاء الله باشا عربانه وني او بلورجي ون بيرا قد كسك البرليد خشب بويوا اي والله بس صار ني انا اخو قال حبيبي يعني عربانه فانجي هي بلورجي هي بم امدلين بلور ناظر شمشار قلمت بين بدلين بلور شمشار وطنبور طنبور ساز بله سمتور تجمر شو انا يكي بيجت داويا برنامج دجي دي سادش مرا بيجت بس حيرة بابا دلم بزوت شباز عندنا خوار لشيل شستانا اي وادم لك زوت شسقران اوادك نوصل زوسكو هندرنا قري علي بجي امرا ندي نمدكو دستي في الهريري امرا ندي نمدور شقراوي في الكي خازادي بين شبكو ملا ومران أودنا خواري بس بيرا وليري أواد أبو نزل جزاوي خمان تنيس نقول سري قربت كو قربوا شي خمان لا نخوان دادني لقريا يا سنگران بابا درم بريا كوني كبا من لبو قوشن بابا نملكو فصل فايزون أولا زكتك يسوي شيخي عمو سبنا على بوكو ممروني بابا قبرستانك رزان عارف لعنة درم وزي بابو بابيران خوش بستان أيو 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 عزيزان أوصل خاطرين زور سپاس مام نجات براستی جی مقامی و گلک خوش بو جوان کسک و گهاند یه گنج بوی حیران بیجی yani kesek ve ferkiriye boy gencan هایتمان بەرێ haya yani başa ve hop şopine başa خدا جو راضی بم سپاسی خو پیشکش وتکن مام شیخ لهرم تقریبا لهرم باشور یه کردستان نخاسم لهولر در دور هولر چند گنده هناریا هیا
15 16 گوند پازدەش تقریبا نفوس ئەوان چەندە تقریبا نفوسیان هەتا 15 16 هزار کەس دەبی بەێ کە لە هەولێرە گەلک هەنا بله. لە ناو شاری هەولێرێ گەلک هەنا بەێ مام شێخ علاقاوە و یێ سێ پەرچێدن ینی باکوڕ و باکوڕ و ڕۆژلات و ڕۆژئاوا یاوە و هەناریە ور هەنە چونکی پایتەختاوە سروجە علاقا تێکلی چوون و هاتن هەیە علاقەی زۆر بە قوتمان هەیە زۆریش پتەوە و هاتو تووشمان هەیە و اتصالیش پەیوەندیمان هەیە بە تەلەفۆنی بە ڤیددیۆی قسەی لەگەڵ یەک دەکەین زاروبار لەگەر خزمانی تورکیا هەنارەی تورکای و لەگەر هەنارەیە ئێرانێ لەگەر هەنارەیەەکانی ناو عێراقش لە هۆکێش هەنا لە منتەقی سلێمانیش هەیە و هاتو تووشمان هەیە و ئاگاشمان زۆر زۆر لە یەک هەیە بەێ مام شێخ دیرۆکە عشیرە هەناریادە سەلحەتینێ ئەیوبی علاقاویژی بهناریاە لە گۆر ئاگاهیە من هەیە چییە؟ سەلاحەدین ئەوبی خەرچی دووینە بەێ لەکنەمە لە تاریخیم ئەو هەیە تاریخ بەمە دەرێتن دایکی ناوی هەنار بووە ینی دایکی هەنار یە سەلاحەت عشیرەتی خۆی ڕەوادیە بەس ئەمە لە تاریخ خینیتمانە ئەوانەش هەر دەگەرنەوە سەر عشیرەتی هەنارەی یان هەنارەی دەبن ئەسلیان ڕەوادیە ینی خوارزیە هەناریایە سەلاحەت بەخۆی هەر لە منتقی هەنارەیان بووە بەێ ینی هەلێرەش باب و باپیری لە گوندی دیوین ژیاینە بەێ 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 مامۆ شێخ ژیانەوە یا هەرێمێ یا باشوور چ یا هەناریە چ یا دەردۆراوە شوونێوە شاهیەوە کەونە شۆپیەوە مەسەلا ئێستا ئەم عادەت ینی جوات و جەماعات و دانشاندن و قەحوە هەما لە پەرچێدن گێم بوویە چونکی ئەv تەکنۆلۆژی و نوهاتن و ئینتەرنێت نەهشتیە لێ ئەس دنەڕم حکمەوە ماشەڵا هەیە ینی جوات وەکی قەدیمی هەیە دیگەڕە چییە ینی کەونە شۆپیەوێ هەرێمێ عادەتێوێ شوونێوێ شاهیەوێ بەخۆی ئەو قەزای داوەت و داواتکاری ئەوەی ئیبوو کوزا ئەوانە ئێستا زۆربەی زۆری دەستە قاعان لە قاعدانش لە هۆڵدا دەنیشن بەێ بەس بەدەگمەن ینی ئێستا بە خۆمان ناچینە قاعی ئەگەر چه هەبە ئێستا تووشی تازیە و مازیە و شەهیدماندایە دەنا هەلێرە داوەتەکەمان دەکرد ئەمە پێمان دەگۆ ڕەشبەڵک ئەوەی داهات هەری خۆمان بوو هەرکەس بەعایلەوە دەهات شایەکی جوان دەکرا گۆرانی بێژ داهاتن گۆریان دەگوت لاوک بێژ لاوکی خۆیان دەگۆ یعنی زۆر بەخۆشی سێ ڕۆژ تا ڕۆژ ئەوە دەیخیان ئێستا نەما ئێستا یەک ڕۆژ لە ڕۆژەکەش دانک لە قاعی دادنیشی خەڵکەکە بەعام لەبەر ئەوەی زروفەکە ئێستا گۆڕان نەماەوە ئیلا لە ناو عاشێتان ئێستا لە ناو زۆربەی عاشێتێ کوردستان یعنی حتا سەرۆک عاشێتەکان باوەڕ ناکەم لەبەر ئەو زروفە ئەمە زۆر شەهیدماندا و وەزعەکە گۆڕا و کەس ناتوانێت بچی ئەو داوەتەی بکاتن حەفلە و خۆشی ببین زەحمەتە بڕک بەێ ینی ئەو عرف و عادەت و کەونە شۆپیەم بەرێ کێم بووە زۆر کەم بووە بەێ جوان فێر نابن مەسەلە جواتێ وەڕێدا بۆیوانژی پەروەردەهەیە ئەو عادەتێ بەرێ ژ پیرەمێرە بگرن بۆیوان وەکی زانکۆیەکەیە بۆی وەڕێ مەسەلە دیوانخانە ئۆدێ گوندا لەگەلمەت بێ دەلێن ئۆدە لەگەلوەت بن دیوانخانە ینی وەکە زانکۆیەکێ جوانان گەنجان پەروەردە بکە خۆی دیوەخان مەدرسەیە ئەمە پێدەێت مەدرسەی ئاخلاق و ئادابە ئەمە گەنجەکانی خۆمان ئەوە ڕاهینە وەختێک تەرخان بکەم بێن لە دیوەخان دابنیشن جێڕا بگرن چکە ڕدێن سپیکە دابنیشن گەنجەکان حەقی قسەکردیان نییە بەس جێڕا دەگرن لەوە فێر دەبن لەوە فێر دەبن دوایە کە وەختەکەی ئەوە تەوا بوو دەڕۆن لەخوان لە دیوەخان گەورەیە لەلایەکدا دەنیشن خاستن شەویدستانان کەرەمستانەی دەکەن ئێستا هەندێک گەمەیدی هاتە سەردە ینی ئامادە بووە وەکو دۆمینە و نازانم ئەو شتانە مەبەستەکە لێدایە بڵاو نەبنەوە ینی شەوان ئامادە بن لە دیوەخانەیە وجودیان هەبی و دووریش بین لە مەشاکری ئەوەی کە وەختی خۆی برێن عاشیرەت
ڕفزی کردێ بەڕاستی خۆشی پێ خۆش نەبووە بەس ئێستا بوویتە ئەمرەکی واقع هەموو بوویتە دیسکۆ و مەلاهی و بوویتە جێی کەیف و سەفی گەنجان ئەمەش هەتا ئێستا بە هەموو توانای خۆمان دەمانەیە گەنجەکەمان لێ دوور بن بلا بچن ببینن بەس تووشی غەڵەت نێن ڕاستە مام شێخ بۆی دەبر ینی دەبرا هەرێمێ تەرشداری و جۆتکاری مایە بەس بە ئالیات دەکرێتن هەموو بە تەلەکتەر و شتیوا بەرێ مەوجودە تەرشداریژی بەردەوام بەرێ هەموو مەوجودە بەرێ تەرشداری هەیە لەگوند ینی پاس مەسەلا دەوار پەس هەیە حیوانیانی ئێستا لە گوندی هەمانە زۆر عائلە داوا حیوانی هەیە مەڕی هەیە پەزی هەیە کەسانێک هەیە ئێستا بەس هەسپی بە خێو دەکە لەکنەوە یعنی بوویتە فیشک هەسپی بە خێو دەکاتنی ئیسیفادە لێ دەکات ئێستا هەمانە ئەگەر ڕۆژ بە پێمان پیشان دەدات ینی شتیوە ئەو هەموو کەسابەت تێدا یعنی ئێستا لە گوندی زۆر عائلەمان هەیە مەرداری دەکاتن زۆریشان هەنە ئیکتفا دەکە بە چێلەک و مانگایەک ئەمە پێدەێن بەس لە بۆ برێ شیرداری خۆیان شێخە من ناوا هەناریە دە پارلەمان یانژی ئەسکەریە دە سەرلەشکەر لە ژۆر گرین دەرکەتنە بەرێ زۆرمان دەرکەتینە پارلەمان لەو سەردەمەی ئێستا حالی حازر زۆرمان هەیە بەس باشنی ناوەکانیان برێن لەبەر ئەم نەتیوان زۆرمان هەیە پەرلەمانتارمان هەیە بەرپرسی ناو لەشکریمان هەیە و بەرپرسی ناو حزبیمان هەیە تێدا هەموو نەوەی تێدا بڵێ سەنا ئەوەی پیشە شازی تێدایە ئەوە دکتۆری تێدایە سەیدەلی تێدا هەمووشت تێدا هەموو نەوعس ئەوەی کە هەربی لە تورکیا لە هەموو دەوڵەتی دەوروبەر لەکنەمەش هەیە مام شێخ بۆی هەناریە هەرسێ پەرچێدن پێشنیاریەوە چنە چونکی ئەف بەرنامە ئەوە بەرنامە هەموو دنیا تەماشات پێشنیاری من بەست لۆ عەشیرەتی هەنارەیی نییە پێشنیاری من لۆتەواوی کوردستان لە هەر چارپاچەی برای یەک بن یەک دیتان خۆش بێ هاریکاری یەک بکەن هاریکاری یەک بکەن لە هەموو ناحێکی ئەوەی کە دەورەمەندا بچی مساعدەی فەقیرەکەی بکاتن خواش لە قورئان دەرێ ئەلئەقرەبوونە ئەولا بالمەعروف خزم و کەسی خۆت نێری محتاج بن ئەوەی پێت دەکرێت نێری تووشی ڕێی غەڵەت بن هەمووتان ببنە براو و مامەستا بۆ خانەوادەکانی خۆتان بۆ دەوروبەری خۆتان خواش لەگەڵتاندا دەبی و زۆر سپاس توش دەکەم ئەمژی سپاسیە خۆ پێشکەشی جەنابێوە و جەماعات و هەموو عەشیرە هەناریە و تەماشەواناتکن بۆی و دەریە خۆش مەڕەڤە کرد و مازوبانتی کرد ئەم سپاسدارن و پێشکەشیە خۆ سپاسیە خۆ دیسا پێشکەشی جەنابێوە و جەماعات دکن گەلک بەخێربێن وشاڵە داواکارین لە خوای سەهلی بکاتن ئەو سەردانە دووبارە و سێبارە بیتەوە و زۆر سپاسان دەکەن ئینشاءالله وێ دۆستیامە هەر بەردەوامە چونکی جەنابێوە و دۆستێوە کووە بۆی مە ینی فەخرە بۆی مە شانازیە ڕاستیژی بەێ تەماشەوانن هێژا ئەم لە پایتەختی کوردستان لە باژارێ هەولێر گوندێ مەلا عومەر ئەم لە دیوانخانە شێخ حەبیب سەرۆکێ عەشیرە هەناریە ئەم لە دیوانخاناوینە جەماعەتێک خۆش هەیە جەماعەتێک گەش هەیە نۆهاژی حەیرانبێش یێ عەشیرێ مام نەجات تەنیش منی چەپێیە ئەزێ میکرۆفۆنێ درێژوی بکەم وێژمەڕە سترانێکی بێژە لەگەلمە ینی کوردستانە باکوڕ ئەم دەبێن دەنگبێش و ستران لەگەل کوردستانە باشوور دەبێژن حەیرانبێش و حەیران وێژمەر حەیرانێکی بێژە فەرموو مام نەجات مرانا درم حيرانك من كان مامزجي صور غريد وما جيب ودل ورا ولا سري تاريني أواسو لوري خوي دقستو دور براقشواني أو آبي خوي دقوان دو برانا نمدقو والله لزوقي بيزيني
ما بيصبر إبراهيم مجود تاجي سافر بخير سايم البقرة تنبرد داني قال زوان بوشي دان دابر سران رجانك الله قارك رشي سبين قال زو إبراهيم وتانيا وينك دولة زوجي كاولا يا رشيني دست خوش مام نجات سپاس مام حجی و به آخواد درباره هناری و جیانا هرمی اونه به آخوان فرمون ناوو با پاشناوی خوش کارن تقدیم بکن بناوی خدای گەورە و میهرەبان شکر و سپاس بۆ خدایە وەندی ڕەحمان برژێت سەلات و سەلام لەسەر پێشەوەمان محەممەد المستەفا پێشەوەی مسلمانان من محسن هومەر عنارەیی دانیشتوی گوندی مەلا ئۆمەر بە خێراتنی ئستافی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم لە ڕێگای تەلەڤیزیۆنەکەی ئێوەشەوە سەلا و ڕێزم هەیە بۆ پارچەکانی باکوور هەنارەیەکانی لە مەنتیقەی وان و گەوەر هەروەها سەلا و ڕێزم هەیە بۆ هەنارەیەکانی ڕۆژهەڵات لە دەوروبەری شاری ئورمێ و مەرگەوەر و تەرگەوەر و دەشتەبێل و گشت گوندەکانی ئەو ناوچەیە هیوادارین ئەو سەردانی ئێوە ببیتە مای خۆشی و شادی بۆ هەمولاکمان پێکەوە ژیان و سەردانەکەشتان دوجار نەبێ بەڵکو هەبەردەوام بن لەسەر ئەو سەردانەی بۆ گەیاندنی کەلتور و داب و نەریتی کوردەواریمان و بە تایبەتیش عادەت و تەقالید و کەلتوری عاشرێتی هەنارەیی زۆر بەخێربێن سەرچاوان جوارازی بەمی سپاسی خۆ پێشکەشی جەناب ئێوەتکن سلاوێ باکوڕی ئاژی ئەملووە هەم یادکن مەمنون لە جاتیوانەی زۆر سپاس بەخێربێن سەرچاوان ئەگە چ پرسیاریشت هەیە دەربارەی مێژووی هەنارەیان فەرمو برێ بە جا بدەمەوە گەرچی مامشێخ بەرسو دابەست سونجی فکر و ڕامانێ خاما کورد دەربانێ ژیانێ دەیا هەرێمێ هێناریە بەڕێستان پرسیارتان لە جەنابی شێخ کرد سەرۆکی عاشرێتەکەمان کە ئێوە لە چی هاتوون و بۆ پێتان دەرێن هەنارەیی وەکو جەنابیان فەرمیوان ئێمە لە سەرەتاوە لە دەشتی سروج لە باکووری کوردستانی باکوور ڕاهاتوین بەڵام ئەو کاتی و ئەو ساتی وەچی ئەنگۆ دەرێن بە زمانینگۆ عەرەبە نەبوو هەمووی بەدەواران بوو بە وراغان بوون گوند بە گوند شاخ بە شاخ هاتن یەکەم جار کە بەشێکیان هاتینە لەوێ لە ناو عاشرەتی زێباری گوندێکیان دروست کرد ئێستاش گوندەکە موجودە بە ناوی هەنارێ لەوێ دیسان پاشان هەندێکیان هەر قەنارە هاتینە دەبەری هەریر و باتاسن گوندێکیان دروست کرد ناوی هەنارە ئێستاش خزم و کەس و گوندە عاشرەتەکە مناوە لەوێ نیشتەجێنە و گشتیان هەر هەنارەینە لە گوندی هەنارەی نێزیک هەریر و باتاسن بەشێکیان دیسان لەوێش هەر دەقەرێن دەڕۆن بەرەو کوردستانی ڕۆژهەڵات کە وەکو جەنابیشی شێخیشی شارەت پێدا ئێستا لە دەوروبەری شاری ڕەزایی کە پێدەگوتر ئورمێ 35 گوند 36 گوندی ساف هەنارەی هەیە 30 گوندی تێکەڵاویشان هەیە دەگەر عاشرەتەکانی دەوروبەریان و لە کوردستانی باشووریش با بڵێن دە 15 گوندمان هەیە و لە شاریش زۆر خەڵکەکمان هەیە و چەندگەڕەکمان هەیە هەموو لە هەناراییە هەتا ئێستا لەگەر خزمەکانی دەوروبەریشمان وەکو عاشرەتی گەردی و عاشرەتی هەرچی و عاشرەتی خۆشنا و ئەوانە بە پێکەوە دەژین و بێبێ جیرو گرفت وەکو بران دەبە وەختەکان دەبینە سەر بله سپاس کاک حەجی خدا جوارازی بە کاک حەجیجی وێ فکر و ڕۆمانێ ئەمن سپاسان دەکەم دووبارە بەخێبێن سەر و سەرچاوم بە ناوی عاشرەتی هەنارەی زۆر بەخێن هەر لەوێ تا ئێرە بالمقابلە خدا جوارازی کاک حەجی فەرموو بشكي بنابي عشيرتنا هناري بنابي جنابي الشيخ بخراتنا هوات كم جورازي أصدقائي بيجم هندك عادات وتقاليد ناب عشيرتنا ماي هي أو جي أو رنگ الشيخ بعسي زور بابات كر بس باسي باباتي نكر أو جي أو أكا هرمورو فكي هناري بيتا كشتن يان بيتا مرن أو عادات دهمانينا كجنك بيك بابسنا سر مقبري بله أبا عادة كاما يعني از بيرام من ديت كو بري 40 سالة بيرام من ديت أبا چي تداف من نبيه وناج بيت إن شاء الله زور جوان أبا عادو تقاليد كاما از باورم أبا بريارة شيما هارون بيسرق عشيرتها من يابري بله كجنك في هيج جورك نيتا ناب مقبرة چكو جنكو زلام تيكل بن أو عددك زور نخوش دشي بيت أبيك يدو كاتكي عارشك ناب عشيرتها ما تشيد بيت همي عشيرة بيكفا هارو كاري بي عارشت كان جاء عارشة ديال دجمن كاري بي يعني عاد
استدامة سياري بيان هر آريشك بيت أبدي هم هاوكاري بي عائلات كان كأب عائلة نكبت لا يعني يارمتي بله جوره هي بله دروي مادي أبنك بله. بيت بو خاطر أو تدرسك بتهابينك بو نبيت دواهي ماجي الورد از بو نبيت دويخو أم بيجين جنجي ميد بشتي مدي هنا ناف ميدانا ناف عشيرتان وكي جناب الشيخ إشارة بيدا أم خدمتكار عشيرة خو يدبرو بري خو يه حكمتا خو يه ولاتا خو يه هرما خو بين چونك أم هم بيك في جانين أم هم بيك في ولاد ما أودان دبيت جناب الشيخ إشارة بيدا ما زور تاشيدان بشورشي بري شورشي الكردينية حتى نكاجي تا شهر 11 تدا أم زور تاشيدان يعني بأمانته أزبيجم وين جنجان أو دسكبتي دس ندن أو سمعي ما تيك ندن أو رزو تقدير من ناب قيادات كردي وناب دولتان وناب عشيرة عربان تيك ندن دوباره بنابي هميا بخيراتن از خوش حال بم بديدارها وزور سپاس امجي خوش حال بون خدا جورازي بقالك ممنون زور زور سپاس شيخم هدي امتن داويا برنامج خواز دخوازم برسا پاشیش جناب وبكم هر عشيرك معلومه ويجي بتشتني خل بيشن هناري مثلا هناك قالك ميوان پرورن هناك قالك سخينه هناك مرخاصن عشيره هناريا بتايبت بتشي خل بيشن عشيره هناري تايبت منديشي خاص يعني هي بلي خونويستن هر هموي خونويستن بلي صاحب يكبر يارن بلي يكبر يار كلا سر درسو هميان تنفيذ دكان وداواكاري لسروشي راحتا دكات الريش كان هر همو بيكوجيانا بيكوجيان اللي بردي بلي او هدفي ما او خواستي ما ام بيكوجيان بيون اللي بردجي بين زور حوادثي قضاء وقدر رداتن الحمد لله رولي زور باشمان هبوا لا تارسري او كيشاني كرودات بلي وان شاء الله او جيلي بشتمش دي هر اوها ان شاء الله اوهاش دكات ان شاء الله وهر وها بردوام بر قبل شو يدوي لقر عشيرة تكاندي ببرايتي دجين علاقة شي زور بتومان هي يعني اما زور دار دانشتينا لقر سرق عشيرتان هر خودي سرق عشيرة قوتي امن هناريما همش قوتم امن مثلا خوش ناهم يعني قردي ما يعني فرق مانية ام همو كردين وهمو برايتين ودبي بهمو مان هاري كاربين بو او بيكوجيانا خوشا بو او اراميك لو هرمه هي خدا جورازي با خدا توفيقي بده ان شاء الله اتفاق او زيده بك وبيش وشون اوين واشيتيه بين هرمه تبي بي بوي هناريا جي بردام بده ان شاء الله ان شاء الله لهر تار بارتيا كردستان ان شاء الله بس دو دیوان خانه ده پارگما باکوریا جی هیا yani çünkü çavkan yavaş bakur hatına ciki bakurya yi Kürde bakurji ama Kurdin madem gotman Kurdi bakur bin başur bin roşalat bin hamu an brayi çin hamu man Kurdi aku baba çina aynen o şanazi be hamyan dakay bale Şeyhim mücarek edin em spasiye xwa peşkeşi cenab-ı ve و همو عشیره هناریات کن بای و معذوبان تیامه کر دریه خوش مرا بکر براستی جواتک خوشه گشه ام ممنونن سرناوی نونرو خواتکاری تلویزیونی ام سپاسدارن بایو امن داواکارم داوالی بردنتان دکم لبروی وقتک برک طریقات بو ان شاء الله روش چیدی به خدمتتان دگینوا زور زور سپاس مال خودی به افدر مال خود بینن خودش راضی به زور بخير بين سوان وزور سباس وسباس استعفك دكي خدا جورازي بخير بين ست خدا جورازي بله تماشاوانن هجا ام ل كردستان باشور ل پایتخت هولر ل گند ملا عمر ل گل عشيره هناريا شيخ بريس شيخ حبيب ده حق عشيراوي حق جانا هرمه ده حق عرف وعادت هرمه ده ما هف پیوین کرد راستی صحبتك خوش بو صحبتك گش بو لی دماج بو برنامه مهاتو وقتاندن سدم بداوی بو لوری برنامه ما بداوی بو حتی هف گشتنا برنامه کیده
تنگی و تعالیه نبینن هر شاد و بختوار بن. السلام علیکم و رحمت الله و برکاته.